بەڵێ مامۆستا ئێوە زۆر جار باس لە ڕەوتی شاخەکەن و پێگەیەکی تایبەتی شتانەیە بە ناوی ڕەوتی شاخەوە. ئایا ڕەوتی شاخ حیزبە ڕێکخراوە یاخود هەر مەدرسەیەکی فکریە ئەگەر لەو بارەوە ڕوونکردنەوەی زیاتر بدەی بە بینەران؟ بەنسبەتی ڕەوتەوە ڕەوت تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵین مەدرسەیەکی فکریە، بریتیە لە تێڕوانین و سەرنجدان و تێگەیشتنەوەیەک لە دەقە شەرعیەکان لەگەڵ پێناسەکردنی واقعی نوێ، بە تایبەتی لە 1970 کە بلۆکی سۆشیالیستی ڕما و بلۆکی سەرمایەداری بوو بە غوڵی دنیا بە تایبەتی ئەمریکا کە بوو بە دێو. و ئێمەش لە طبعا ئەمە بە تاکید مەبەسم لەوەیە کە کاریگەری لەسەر وڵاتانی ئیقلیمی هەیە لەسەر ئێران و تورکیا، پاشان ئێران و تورکیا لەسەر یەکێتی و پارتی هەیەە، یەکێتی و پارتیش دیسان لەسەر کۆمەڵ و یەکگرتو هەیەە. ئێمەش لەو نێوانەیە وەکو مسلمان بزانین ئەو واقعە چۆن بخوێنینەوە، چۆن حتیای حرەکەت بکەین، بە تایبەتی دوای هاتنی احتیلالیش لە 2003. هەروەها ڕوونکردنەوەی دەقەکان و تێگەیشتنمان لێی کە ئێمە ئەگەر سەلەفین ئایا چ جۆرە سەلەفیەکین لەوانەی کە هەن و بۆچی جیاوازین لەگەڵ ئەوانی ترە. ئەگەر پەروەردەی تاک و خێزانمان پێ مهمە و کۆمەڵکاریەکەکەین و خاوەنی فکری سیاسین، جیاوازیمان لەگەڵ یەکگرتو چییە؟ ئەگەر ئەشمانەوێت جیهادی بین و باوەڕیشمان بەوە هەیە کە ئەو کەسانەی ئیرادەی خۆیان فەرز کردووە بەسەر ئومەتەکەمانە بەهێز فەرزیان کردووە و بەهێزش نەبێ لا ناچێ، ئێمە بیرکردنەوەمان بۆ جیهادیەکە چۆنە و دید و تێڕوانینی جیهادی بەلامانەوە ممارەسەکردنەکەشی چۆنەوێ. بە تایبەتی خەڵک پێشتر کە ئەیوت ئایا وەکو قاعیدە بیرەکەنەوە یان وەکو گروپ و شوێنی تر، و هەروەها ئێستاش کە زیاتر لێمانە پرسن ئایا تەفکیری ئەوە وەکوی دەولەیە و ممارەسەکردنیشتان هەروەکو تەنزیمی دەولەوە یان شێوازێکی ترتان هەیە. ئێمە لە ڕەوتە ئەمانەوێت دەقەکان بەم شێوەیە بخوێنینەوە و واقع بینانەش تەماشای حاڵی خۆمان بکەین و واقعی کوردستانیشمان زیاتر لە بەرچاو بێ و تا ڕادێکی زۆریش مەشغوڵین بەوەی کە پەیڕە و پرۆگرام و کتێبەکان و ئەدەبیاتی خۆمان ئەم دوو خاڵە سەرەکی ڕوونکاتەوە. پەلەمان لە هیچ شتێکیشی نییە، ئێستا ڕەوت ڕێکخراو نییە، کۆمەڵ و حیزب و حرەکەت و ئەمانە نییە، بەڵکو تێفکرینە، سەرنجدانە، شیکاری ئەم واقع و نەسڵەیە دەقەکان. دوای ئەشێ کۆنگرەیەکی بۆ بژیرێ، لەم کۆنگرەیە تەصدیقی بڕگەکانی بکرێ، پەیڕۆ پرۆگرامێکی بۆ دابنرێ، دواییش ئەو کۆمەڵێ پێوەی پابەند دەبێ هەتاکو مؤتەمەری داهاتوو، ئیتر ئەبەم شێوەیە کۆمەڵێکی عەقائیدی ڕێکخراوەیی لەسەر ئەساسی ئەو دید و تێڕوانین و بەرنامە و ڕێبازە دروست دەبێ. ئەنجا ئەوان بڕیاری ئەوە ئەدەن کە بزاوتی شیاو بۆ گۆڕانکاری واقعەکە چۆنەبێ. بەڵێ مامۆستا، لە قسەکانتە ئەوە بە دەردەکەوێت کە ڕەوتی شاخ ڕەوتێکی فکریە، بەڵام شاخ بۆ و هەندێک کەسیش وا لە شاخ تێگەن ئێوە لە داهاتوودا بمن بە گروپێکی چەکدار و بچنەوە شاخ. بەنسبەتی وشەی شاخ یعنی شاهیدانی خواویستی، مختصری ئەم دوو وشەیەیە. شاهیدانی خواویستی یعنی شوهەداء الله یان الرەبانیون کە هەردووکی وشەی قورئانیە، هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە حەزمان لە شاخە و بچینەوە شاخ، کە عادەتەن لە ناو کوردی شاکەوتت حەزی لە شاخە یعنی حەزی لە شۆڕش هەڵگرسانەوە ئەوێ بچێتە شاخ. علاقەی بەوە نییە، هەر تەنها ناوێکە، واتە ڕەوتی شاخ. ڕەوتەکەش هێشتا نەبووە بە ڕێکخراوێک بە حرەکەتێکی منەظەم، بۆیە هەر بە ناوی ڕەوتەوەیە و شاخیش ئەوە معناکەی. ئایا ئەم ڕەوتە و جەنابتان ڕەوتی شاخ لە کورسانە ڕێگە پێدراوە بێ کاری تێدا بکەن کە ساحەی ئەوە زۆرجار دەڵێن ساحەی ئەمە ساحەی کوردستانە، یاخود ڕێگەتان پێ نادرێ و کاتە ئێوە چیەکەن؟ هەر لە ئەوروپاوە کار دەکەن یاخود چۆن هەڵدەسن بە کاری خۆتان؟ ئەو کەسانی کە گۆڕانکاری کۆمەڵگەیەکیانەوێ پرس ناکەن بە خودی کۆمەڵگەکە چۆن پتان گۆڕین، پرس ناکەن بە کاربەدەستان وڵا ئێمە ئەمانەوێ ئێوە بگۆڕین. لە هەموو بیر و باوەڕێکا وایە ئەو کەسانی کە کابرا بیر و باوەڕێکی چەپی هەیە بە دید و تێڕوانینی خۆی پێناسەی واقعەکەی کردووە، خەڵکەکەی پۆلێن کردووە، ئەمە پرۆلیتارین، ئەمانە بورژوازین، ئەمانە کۆنەپەرستن، ئەمانە پێویستیان بە گۆڕانکاری هەیە، گۆڕانکاریەکی ڕیشەیی. ئەم گۆڕانکاری ڕیشەیە ئاوابێ و ئاوابێت، دەستگاکانی دەوڵەت وا دروست دەبێ، حیزبی پرۆلیتاریا وا دێتە سەر حکوم بە بشێوەیە.
ئەو کەسانش کە لیبراڵن بە هەمان شێوە بیرەکەنەوە ئەمە پێویستی بە گۆڕانکاری هەیە. گۆڕانکاریەکان لە دید و تێڕوانینە فەلسەفیەکانەوە لە بەرنامەی سیاسیەوەی لە قیەمی کۆمەڵایەتیەوە لە بنەمان ڕۆشتەکانەوەیە. ئێمەش بە هەمان شێوە کە ئەمانەوە ئەو کۆمەڵگەی ئێمە کە پێمان وایە زۆر داڕماوە زۆر داڕوخاوە ڕاستکردنەوەشی بە دینەکە ئەبێ پێمان وایە کە پێویستە بە ڕوونکردنەوەیکی عەقائیدی هەیە خەڵکەکە سەر لە نوێ باوەڕی بە ئەحەدیەتی خوای پەروەردگار هەبێت لەسەر ئەم تەوحیدە بیناسازی خۆی بکاتەوە فکری سیاسیمان بە هەمان شێوە لەسەر تەوحیدەکە دروست ببێ و هەروەها قیەمی کۆمەڵایەتیمان بنەمان ڕەوشتەکانمان هەمووی لەسەر دابوونەریتی ئیسلامەتی دروست بێتەوە. ئەنجا ئێمە دەست بەم گۆڕانکاریە ئەەکەین و چاوەڕێ ئەوە ناکەین خەڵک موافقەتمان بۆ بکە خۆ عەریزە نادەین بە پەرلەمان و بە حکوومەتی کوردی وەڵا ئەمانەوێ ئێوە ڕێگامان پێ بدەن کە ئێوە دزن ئەمانەوێ ڕێگامان پێ بدەن ئێمە کە دەسەڵاتمان بوو دەستی دز ببڕین یا کابرا شەرابخۆرە مدمینە یا ئەهلی مخدراتە پێی بڵێن وەڵا ڕێگامان بدە دوایی کە دەسەڵاتمان بوو عقوبەکانی ئیسلام لەسەر جەنابەت تەطبیقەکەین یا کابرایەکی مرتەد و ملحید پێی بڵێن ئیجازەمان بدەرێ بۆی ئێمە ئیشکەین و دەسەڵاتی ئیسلامیمان بەو شێوەیە پیاکەینەوە بە تاکید یعنی شتێکی زۆر نامەنتەقیە. ئێمە وجودی خۆمان بە وجودی ئیسلامەکەوە هەیە ئێمە باوەڕمان بەم ئیسلامە هێناوە و ئەو ئیسلامەش لە ناو مجتەمەعی ئێمەیە پێگەی خۆی هەیە خەڵکی خۆی هەیە لەگەڵ ئەم خەڵکەی کە باوەڕیان وایە کە ئیسلام دین و دەوڵەتە و فکر و عەقیدەیە بنەماکانی ئەخلاقیشە پەروەردەکردنە بانگەوازێکی گۆڕانکاریە و هیمەتێکی بەرزی جوامێری و خۆگرتنە لەسەر و بانگەوازە لەسەرمانە ئیشەکەین. ئەو کەسانی کە باوەڕیان وایە وەکو ئێمە هاوکارە بن کۆمەڵێکی عەقایدی وا دروستەکەن ئیترەکەونە گۆڕانکاری کۆمەڵگەکە ئەو گۆڕانکاری تر پێویستی بە ئیجازەی کەس نییە. ئێمە لە کوردستان بینیا لە غەیری کوردستان مهمەوەی بیر و باوەڕەکە وردەوردە لە ناو کووردا بڵاوە بێت کوردی هەندەران بێ یا کوردی ناوەوە بێ وەکو یەک وایە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەر کەسێکی کووردا هەبێت لە دەرەوە کە بەم ئەفکارانەی ئێمە قەناعەتی کردبێ ئەو ژێگەێنێتەوە بە کوردستان بە کەس و کارێک بە دائیرەیەک لە دەوروبەری خۆی و هەروە ئەوەی کە لە کوردستانەوە جۆی لێگرتوین یا متابعی کردوین و قەناعەتی بە دید و تێڕوانینەکانمان کردووە ئەویش بە خۆی گەڕێ کەسانێکی تر کەس بکە و بە هەمان شێوە شێوازێکی ستونی پەروەردەکردنی خۆمان شێوازێکی ئاسۆیی کەسبکردنی خەڵکی تر زیاد دەکەین و ئەکەوینە ئەو گۆڕانکاریانەوە هیوادارم خوای گەورەش یارمەتی دەرمان بێت تا گۆڕانکاریەکی جدی دروست بکەین ئینشاءالله.